ئەوەی کە بینیتان نەشتەرگەری دەرهێنان و شکاندنی بەردی گورچیلە بوو. طبعا نەشتەرگەریەکە زۆر ئالۆز بوو، دەمەوێت ئەو ئالۆزیە ڕوونکەمەوە لە ڕێگای ئەشعەی سیتیسکانی چارەخوازەکەەوە. طبعا ئالۆزیەکە کە دەڵێن ئالۆزە لەبەرەوەی کۆمەڵێ بەردی دروست کردو ئەم گورچیلە، بەردەکان بە قەبارەی جیاواز بوون لە ژوورە جیاوازەکانی گورچیلە. بۆیە زەحمەتە زۆر جار بە 1 کون یان 2 کون یان 1 جار ئەم نەشتەرگەریە بکرێ. سپاس بۆخوا لە ڕێگای 1 کون کەمتر لە 1 سانتیم توانیمان بچی لە ناو ژوورە جیاوازەکانی گورچیلەوە و بەردەکەی بۆ بشکێنین. وەکو دەبینن ئەوە بەردەکانە هەمووی دەرهاتووە لە گورچیلە و گورچیلەکەی پاک بۆتەوە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.